لەم ساڵدا بە گوێرەی ئەمریکی ڕێکخراوی ملەکەوە زیاتر لە 15,000 دۆنم زەوی پوش و پاوان سوتاوە لە قەزای پێنجوێن لە کاتێکە ساڵی ڕابردوو ڕێژەکە زیاتر بووە لە 58,000 دۆنم بەمەش ڕێژەی ئاگرکەوتنەوە لە قەزای پێنجوێن بەراورد بە ساڵی ڕابردوو لە سای 73 کەمی کردووە. لەم ساڵدا 22 ئاگر کەوتوتەوە. ئەم ئاگرانارێکە هۆکارێکی تایبەتی خۆی هەبووە کە بەشێکیان بانقەز بووە یاخود بەشێکیان بەوەی کەم تەرخەمی بووە، هەندێکشی بەوەی تەقینەوەی مین و ئەڵغامەوە بووە. بەشێک لە ئاگرەکانیش بەهۆی بردومانی فڕۆکەی جەنگی تورکیەوە بووە کە چەند جارێ بردومانی ئەم سنووریان کرد و لە ڕۆژ 1/8 درۆنێکی تورکی خرای خوارەوە لە شاخی لەرە کە بەهۆیەوە ئەو ناوچەیە سووتە. بەشێکی دیکە لە هۆکارەکانەوەی کە ئەو ئاگرە لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە یاخود با بڵێن لەلایەن پاسەوانانی سنووری ئێرانەوە. من بۆ ئەمە بەسەمێ بچمە لای کاک بەختیار عەلی کە بزانم چەند ئاگر هاتووە لە دیوی ئێرانەوە. کاک بەختیار سڵاو لێبێ، ئەم ساڵ چەند جار بەهۆی دیوی ئێران و ئاگر پەڕیوەتەوە بۆ ناوچە سنووریەکانی قەزای پێنجوێن؟ سڵاو لێوەش زۆر بەخێر بن. هەڵبەتە ئەو ئاگرانی کە لە سەر سنوورەوە یان با بڵێن لە سنووری ڕۆژهەڵاتەوە هاتوونێتە سنووری قەزای پێنجوێن و دارستانەکانیان سووتاندووە، نزیکی 5 ئاگر بووە لە گوندەکانی گۆخڵان و بناوە سووتە و پاشبەرد و هەڵاڵاوە کوونەورچ. ئەم ئاگرانە ڕووبەری نزیکی نەک نزیکی بە دیاریکراوی بە دەقیقی 6,776 دۆنمی سووتاندووە کە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەر دارستانەکانمان و زیانێکی گەورەی پێگەیاندووین. ناوچەکان کوێن و پێت وایە بە ئەنقەزەوە ئاگرانە ئەکرێتەوە یاخود ئەپەڕێنەوە بۆ دیوی سنووری خۆمان؟ ڕەنگە ئەو ئاگرەی کە لە بناوستە کەوت بێتەوە ئەوە بە ئەنقەز نەبووە، سنووری ڕۆژهەڵاتیشی سووتاندە بوو، بەڵام باقی ئاگرەکانی تر کە ئاماژەم پێدا ئەو شوێنانە بەڕاستی بە ئەنقەستن لەلایەن پاسەوانانی سنووری ئێرانەوە ئاگر بەرە درێتە سروشت و ژینگەی قەزای پێنجوێن. پێتان وایە مەبەستیان چی بێ بە تایبەت بەس بۆ تێکدانی ژینگە یاخود مەبەستێکی تریانێ؟ لە ڕاستیدا تا ئێسەکان ئێمە هۆکارێکی دیاریکرا و بۆ ئەمە نایبینین و زۆریش داوامان لەلایەنە پەیوەندیدارەکان کردو لە بەڕێز قایمقامی قەزای پێنجوێن کە کۆبوونەوەیەک لەگەڵ کۆبوونەوەکیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ئەودی و ڕێک بخات تاوەکو ئێمە لە نزیکەوە قسەیان لەگەڵ بکەین، گفتوگویان لەگەڵ بکەین، چکە ئێمە بەڕاستی ئەمانەوێ ژینگە پارێزراوە بێدینا وەکو بابەتێکی شەخسی و سەربازی و عەسکەریمان نییە لەگەڵ پاسەوانانە، تەنها مەبەستمانە بزانین بەچووە کارێک بۆمان ڕوون بکەنەوە ئاگر بەرەدەنە سنوورەکانمان و ئایا ئامانج و مەبەستیان چییە لەم کارە. بەڕاستی چەندین جار هەوڵمان داوە بە کتابی ڕسمیش داوامان لە بەڕێز قایمقامی قەزای پێنجوێن کردووە کە کۆبوونەوەیەک ساز بدا، بەڵام تا ئێستا کۆبوونەوە ساز نەدراوە.